کاتێک دەیتە ناو سنتەری قەزای رانیە دوو سایدێکی تەواو نەکراو دەبینیت کە سیمایەکی ناشرینی بەقەزاکە بەخشیوە و نزیکەی 4 ساڵ دەبێت ئەم پڕۆژەیە بە نیوەچەڵی ماوەتەوە. سەرۆکی شارەوانی رانیە دەڵێت قەیرانی دارایی ڕێگر بە لە تەواونەکردنی ئەم پڕۆژەیە. زیاتر لە 5 مانگە نەچوومەتە ناو بازار لەبەرەوەی خۆم بە شەرمەزار دەزارم لە بەرامبەر هاوڵاتیانی شارەکەی خۆمدا کە پڕۆژەیەکی 1200 مەتری بە حکوومەتێک تەواو نەکری لە ماوەی 4 ساڵدا نزیکەی 4 ساڵدا. ئەمە شەرمە، بەڕاستی شەرمە. من وەکو خۆم شەرم دەکەم بچمە ناو بازار. بۆیە پێویستە حکوومەت بە شێوەیەکی جدی ئاو لە ڕانیە بداتەوە. تەواونەکردنی ئەو پڕۆژەیە بۆتەوەی ڕخنەیە وڵاتیان لە ئیدارەی سنوورەکە بەهۆیەوەی لە ماوەی 4 ساڵدا نەتواندراوە پڕۆژەیەکی کەمتر لە 2 کیلۆمەتری تەواو بکرێت. قایمقامی قەزای رانیەش دەڵێت گەر بودجەی بۆ دابین بکرێت لە ماوەی 1 مانگدا تەواوی دەکەن. ئەوەی کەماوەتەوە ئێستا بۆ تەواوکردنی پڕۆژەکە 250 مەتر ماوە کە مڵکە مڵمڵکی تاپۆیە و لە بەردەمی پڕۆژەکەی نەمانتوانیوە تا ئێستا گرفتی ئەو مڵکانە چارەسەر بکەین. بۆ ئێمە هەموو هەوڵێکمانەوە وەکو پێشتر باسم کرد بەهۆی قەیرانی داراییەوە کە حکوومەت نەیتوانیوە پارە تەرخانکا بۆ ئیستیملاکردنی ئەو مڵکانە هەوڵ بدەین لە سەرۆکاتی شارەوانی رانیە بە مڵک قەرەبووی خاوەن حەقەکان بکەینەوە و ئەو گرفتانی کە ماون لە بەردەمی پڕۆژەکە لە ئایندەیەکی نزیکدا بە کۆتا بێت. من دڵنیایی دەدەم ئەگەر بێت و ئەو گرفتانی کە لە بەردەمیەتی لە قەرەبووکردنەوەی خاوەن مڵکەکان و لە تەرخانکردنی بودجەی پێویست بە پێدانی کۆمپانیاکە لە ماوەی 1 مانگدا ئەو پڕۆژە بە ئەنجام دەکات. پڕۆژەی دوو سایدکردنی ناو سنتەری قەزای رانیە کە کەمتر لە 2 کیلۆمەترە ماوەی 3 ساڵ و 8 مانگە تەنها 250 مەتری ماوە تەواو بکرێت. بەڵام قەیرانی دارایی و قەرەبوونەکردنەوەی خاوە مڵکەکانی بەر پڕۆژەکە کەوتون. ئەم پڕۆژەی دواخست و ئەمەش بۆتەوەی بەخشینی سیمایەکی ناشرین بەقەزاکە. توانە عومەر، کوردسات نیوز، رانیە.